نا ئێرەگیان ئێرە ئەوەی کە حاڵەتی ئۆتیزم لێرەدا بەپێی حاڵەتەکان تعامل لەگەڵ مناڵەکان ناکرێت ئەو مناڵانەی کە حاڵەتەکان توندە جیاکراون تۆن و مناڵانەی کە حاڵەتەکان تا تقریبان تا کەمترە و ئەمەوێت ئەوە بڵێم کە حاڵەتی مناڵی ئۆتیزم حاڵەتی بەو شێوەیە ترسناک و نەخوازراونیە کە خەڵک سەیریەکەن بەڵکو لە هەموو شوێنێک لە هەر حاڵەتێک هەبێت چارەسەری هەیە چارەسەرەکەیشی ناڵێن لە سەدە بەڵام توانین ڕێژەکەی کەمکەینەوە و هەتا تەمەنی مناڵەکە کەمتر بێ ئەمەلی چارەسەرکردنەکەی ئەمەلی ئەوەی هەیە کە چارەسەر بکرێ بۆی ئێمە داوا لە دایک و باوکانەکەی تاوەکو مناڵەکەیان تەمەنی کەمترە و تێڕوانینی ئەویان هەیە کە مناڵەکان ئۆتیزمی هەبێ و شوبهەی ئەوەی لەکەن خێرابیان بە نەتیجەی پزیشکی بۆی تەشخیصیکە بۆی تەمەنیان گەورە بوو حاڵەتەکان خراپترە بێ لەبەرەوەیە هیوادارین هۆشیاری هەبێ داوای هۆشیاریەکەین لە کۆمەڵگا لەو کەسانێک کە لەو بوارە کارەکەن هۆشارێکی وا بڵاوکردن ناو خێزانەکانە بۆی توانن قبوڵی ئەم حاڵەتە بکەن چون خۆی لە خۆیدا ئۆتیزم جیاوازیە نەک ناتەواوی ئەو مناڵانێک هێنە ناو سنتەری ئۆتیزم سنتەری ئۆتیزمی هەڵبجە کە سەرتا دروست بوو لەبەرەوەی بە حکمەوەی کە پێشتر سنتەرێکی خاص نەبوو بە ئۆتیزم کە حاڵەتی ئۆتیزم بە تایبەت وەرگێ و ئەگەر ڕاهێنانیشی پێکرابێ ڕاهێنانەکەی زۆر کەم بووە بەڵام سنتەرکە کە کراوە مناڵەکان هاتنە ناو سنتەری ئۆتیزم حاڵەتیان هەمویان زۆربیان تون بوو بەڵام سپاس بۆ خوا سپاس بۆ هەموو ئەو ڕاهێنەرانەی کە لێرە هەن و هەوڵ و مانبوونی ئەوان توانراوە حاڵەتی زۆربیان بەرەو باشبوون بچێ و تا ئێستا دەستخۆشی و سپاس پێزانی لەلایەن دایک و باوکانەکاتەوە دەستی ئێمە بەڵێ زۆربەی زۆریان باش بوون و حاڵەتەکان ئەگەر تون بێ هاتوتە تۆزێ ئاستی کەمتر بۆتەوە ئەوەشی کە ئاستی کەم بێ الحەمدوللا بەرەو باشبوون نەڕوات و ئیشەڵا بەتەمانی ئەم ساڵ دوانسەن لە مناڵەکان بەملێنە قوتابخانە زۆر باشە دەی بۆی بکەیت باشە بۆی بکە ئافرین زۆر باشە